پارتی لە بەردەم واقعێکی تاڵە دامەزراوەیەکی نێودەوڵەتیش کێشەی نوێی حیزبەکە لە بەغدا ئاشکرا دەکات. ترسێکی گەورەی دەسەڵاتدارانی هەرێم دەربارەی چارەنووسی کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێرە ئاشکرا بوو. دوای هەرزانبوونێکی کاتی بەنزین نرخەکەی بەرز بوویەوە و دوای هەڕەشەکەی حکوومەتیش کارەبا نەما. بەهۆی پاشەکشە لە هاوکێشەی عێراقیدا پارتی لە هەوڵدایە لە ڕێی دروستکردنی ناوەندێکی سەرکردایەتی حیزبەکە لە بەغدا بۆ هۆشیار زێباری پێگەی جارانی بۆ بگەڕێتەوە. پێگەی ئەمارگی لەم بارەوە ئاشکرای کردووە سەردەمی هاتنی لایەنە عێراقیەکان بەرەو هەولێر کۆتایی هاتووە و ئێستا بەغدا بە خێرایی بەرەو ناوەندێتی ڕەها هەنگاو دەنێت. ڕۆژەکەی تۆمبارەکیش لە خزمەت ئەو هەنگاوەدایە. بەپێی راپۆرتەکە لە سای حکوومەتەکەی عەلی زەیدیدا ڕێکەوتنا سیاسیەکان لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی ئەو سەنگ و بایەخەی جارانیان نەماوە، چونکە حکوومەتی نوێی زەیدی کەمتر پابەندی مامەڵە حیزبیەکانە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی خۆیان لەژێر فشاردان. دەژڵێت ئێستا پارتی دەوێ بەناردنی هۆشیار زێباری هاوکێشەکانی خۆی لە بەغدا ڕاز بکاتەوە، بەڵام مۆدێلی نوێی حکومڕانی بەغدا لە سەردەمی زەیدی ڕێگا بەم جۆرە ڕێکەوتنە حیزبیانە نادات. باخستنی پەرلەمان و بەردەوامی حکوومەتی کاربڕێکەر دەسەڵاتدارانی هەرێمی خستۆتە دۆخێکی شەرمەزارکرد بەرامبەر کۆمەڵگەی نێودەوڵەتی. بەپێی نوێترین راپۆرتی پێگەی مۆنیتەری ئەمریکی دەسەڵاتدارانی هەرێم ترسیان لە نەکردنەوەی کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر هەیە کە لە دوای دەستپێکی گرجەکان لەگەڵ ئێران داخراوە. ئەگەرچی ئەمریکیەکان دەڵێن دوای یاسایی بوونەوەی دۆخەکە کونسوڵخانە دەکرێتەوە، بەڵام بەرپرسانی هەرێم ترسیان لەوە هەیە لەم دۆخە هەستیارەدا ئەم خاوە لەکردنەوەی کونسوڵخانە ئاماژە بێت بۆ نیەتی ئەمریکا بۆ بچووکردنەوەی پێگەکەی لە هەرێمی کوردستاندا لە کاتێکدا ڕۆژ دوای ڕۆژ پێگەیان لە بەغدا بەهێزتر دەکەن. بە تایبەتی دوای سەردانەکەی زەیدی چاوەڕێ دەکرێت ئەمریکا گرنگی زیاتر بە بەغدا بدات لە بەرامبەردا پێگەی هەرێم بچووکتر بێتەوە، ئەمیش لە سای حکوومەتی کاربڕێکەر و پەخستنی پەرلەمان. لە چەند ڕۆژی ڕابردوو حکوومەتی هەرێم بەڵێنی زۆریاندا کە نرخی بەنزین لەم هەفتەیە بە تەواوەتیدا دەبەزێت، بەڵام چەند ڕۆژێک کەمتر لە 25 دینار بۆ هەر لیترێک دابەزی و ئێستا نرخەکەی لە جاران بەرزتر بۆتەوە. حکوومەتی هەرێمیش هیچ ڕوونکردنەوەیەکی نییە و شکستی لە جێبەجێکردنی بەڵێنەکانی بۆ هەرزانکردنی نرخی بەنزین هێنا. ئەوە لە کاتێکدا دوێنێ حکوومەتی هەرێمی کوردستان هەڕەشەی لە هاوڵاتیان کرد کە ئەگەر لە ماوەی 50 ڕۆژ کرێی کارەبا نەدەن ئەوە کارەباکەیان دەبڕن، بەڵام ئەمڕۆ پرۆژەی ڕووناکی بە پاساوی کێشە لە بەرهەمهێنانی غاز بۆ کاتێکی نادیار کارەبای پرۆژەی ڕووناکی بژاوەتەوە.